لە لێدوانێکی تایبەتدا بۆ پەیام حاکم جەمال سەرۆکیانەی هەندرێن داهاتەکانیانەکەی ئاشکرا دەکات و دەڵێ سەرجەوی بەسەر خەرجیەکانی تیپەکە دابەش کراوە بەڵام کورتێنانی تێتا بووە. کە 28 دەفتەرە ساڵانە ئێمە داهاتی سێ وەبەرهێنانمان هەیە. لیژنەیەکمان دروست کردیا لە بەرپرسی دارایی و دەستەی ڕاهێنەران ئەوان پارەکەیان دابەش کردیا بەسەر بۆند و موچەی یاریزانان و مەسروفی هاتوچوو ڕۆژانیان ئەوانەی کە پێویستیانە ئەوان سەرفیاتەکە دەکەن من دەسەڵاتەکان بەواندایە. بە دنیایەوە کورتێنانی دەبیتن ئێمە هەوڵ دەدەین ئەو کورتێنانانش پڕکەینەوە بە هاوکاری ئەو شوێنانەی کە وەکو ڕێکلام ئیشان بۆ دەکەین ئەوانە هاوکاریمان دەکەن و هەندێک دۆست و برادریش هەن پاڵپشتیمان دەکەن بە سوپاسەوە ئەوە دەبێتە ئەوەی کە ئەو کەم و کوتێکە لە بودجە پەیدا دەبیتن بەوانە پڕی دەکەینەوە و ئەوی تریش لەسەر شانی خۆمان و ئێمە وەکو ئەرکێک جێبەجێ